بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆی ئەم جارە قسە و باسەکەی سەبارەت بە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و کاریگەریەکانی لەسەر بودجەی هەرێمی کوردستان و ڕۆڵ و کاریگەری نێگەتیفی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ئەم کەرتەی ئیهمال کردووە و ئەو ڕۆڵەی کە بێ هەر وڵاتێک هەر هەرێمێک کە بۆ بژانەوەی دارایی و بودجەی وڵاتەکەی گرنگی بدا بە هەمەلایەنەی کەرتەکانی ناو وڵاتەکەی خۆی و گفتوگۆکەی سەبارەت بەوەی کە ئایا کەرتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان گەیشتوتە و ئاستی کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتی پێ بەستێ بۆ بودجەکەی و ئایا کەرتی گەشت و گوزار لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەو شوێنانەی کە بەدەستیەوەیەتی کە پێوترێ شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان لەو ئاستەیان کە بتوانێت پێشوازی میواندارێتی لە وڵاتانەوە بۆ بکرێت و قسە و باسی زیاترەکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان نادەڕۆسی وتەبێشی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان هەروەها لە سودۆکانمان لە شاری هەولێرەوە هەروە لە سودۆکانمان لە شاری سێمانیەوە میوانداری بەڕێز ئارامشوانی ڕاگەاندنی گەشت و گوزاری سێمانیمان کردووە سپاس بۆ ئامادەبوونی هەردوو لە کاک نادر سەرەتا دێمە لای بەڕێزتان دیارە هاوکارانم پێم بەڵێن کاک نادر ڕۆسی لە ئێسایە ئامادە نییە کاگارام سپاس بۆ ئامادەبوونتان ئەبێت بپرسم ئایا لە هەرێمی کوردستان تا چەند کەرتی گەشت و گوزار لەلایەن هەرێمی کوردستانەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاوڕی جدی لێ دراوەتەوە بۆی ئەم کەرتە ببێتە بەشێک لە کەرتە گرنگەکان بۆ بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان. ئەم کاتێ بەڕێستان و بینەرانتان باشتر بێت دیارە حکوومەتی هەرێم لە دوای ڕاپەڕینی مەزنی ساڵی 91ەوە هەوڵی جدی لەسەر ئەو بۆ کە چۆن بتوانێت پرۆژەی خزمەتگوزاری بگەێنێتە سەرجەم لە دێ و ناوچە دوورەدەستەکانی هەرێمی کوردستان بە خۆشحاڵی و لەم مەرحەلەدا سەرکەوتنی تاوەتی بەدەستێنەوە لە ڕاکێشانی تۆڕی ئاو تۆڕی کارەبا خەسەخانە و مەکتەب و هەموو ئەمانە بۆ ئەو کاتی ئەوە نەبوو کە حکوومەت بیر لە کەرتی سەکتەری گەشت و گوزار بکاتەوە بەڵام دواتر لە ساڵی 2011 لە دوای دامەزراندنی دەستەی گشتی گەشت و گوزارەوە حکوومەتی هەرێم بە جدی بیری لۆ کردووە کە کار لەسەر بژانەوەی کەرتی گەشتیاری بکات لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بکە بە هەرێمێک کە ساڵ لە ساڵ بێتە هەرێمیشی گەشتیاری و دواتریش لە دوای تەنها 2 ساڵ لە دروستبوونی دەستەی گشتی گەشت و گوزار بینیمان بەداخەوە جەنگەکانی داعش و قەیرانی دارایی و بڕینی بودجەی حکوومەتی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندە دروست بوو ئەمانە بوونە هۆکارێک بۆی کە ئەو پلانە درێژخانانی کە ماسەر پلانی گەشتیاریمان هەبوو ئێمە کە تاکە دەستگا و تاکە سێکتەرین کە لەناو حکوومەتی هەرێمی کوردستاندا خاوەنی پلانی دوورمەوداین کە ئەگەر ئەو پلان و ماسەر پلانی ئێمە هەمان بوو ئەگەر وەک خۆی بچواتە بواری جێبەجێکردنەوە ئەوە تا ساڵی 2025 حکوومەتی هەرێم لە حکوومەتێکی نەوتفرۆشەوە دەبووە حکوومەتێکی 100% گەشتیاری و ئێستا بەهۆی ئەم قەیران دارایی و ئەم گرفتانی کە ڕۆبەڕۆمان بۆ ناڵێن پلانەکەمان شکستی هێناوە بەڵکو تەنها سست بووە لە جێبەجێکردنی خاڵەکانی پلانەکەمان بەدڵنێ و پلانە چی بوو کە بە درێژایی و چەند ساڵە تا 2025 ئەگەیشتنە ئاسێکی باش پلانەکانتان لایە لێستا تاڵ ئێمە بکراوە بە کتێبی چاپکراویش نزیگەی 350 لە ئاپەڕەی چاپکرای بە قەبارەی ئەیفۆڕە کۆی پلانەکە پلانێکی درێژخایەن و زۆر سڕۆپڕە بەڵام من بە کوردی چەند خاڵێکی بچووکی بۆ جەنابتان ڕووناکەم و یەک لەوانە ئاوادانکردنی زیاتر لە 1500 ناوچەی گەشتیاری بۆ لە سەرانسەری هەرێمی کوردستان دەکا سەرجەم خزمەتگوزاریە سەرەتاییەکان ببرێت بۆ ئەو ناوچانە و جگە لەوە پێگەاندنی دەیان هەزار کارمەندی خوێندکاری بڵێن هاوڵاتیانی خۆمان بێت کە بکرێن بە خاوەن بڕوانامی گەشتیاری بکرێن بە کەسانی ئەکادیمی تاکو بتوانن لە پرۆژە گەشتیارەکانە سوودیان لێ ببینرێ ئێمە گرفتێکمان هەیە دەیان و سەدان پرۆژەی گەشتیاریمان لە هەرێمی کوردستاندا ئیجبارمان کردن بووی کە ئەوان لە سەتادەی کادرانی دەستگاکانی گەشت و گوزار وەربگرنەوە بەڵام لە بە حکمی کەمە کارمەندەکانی خۆمان یاخود ئەو خوێندکارانی کە دەرچوی بەشەکانی گەشت و گوزارە ناتوانێت پەرە بەخۆیان بنێن ناتوانیوە چەند زمانێکی جیاواز فێر ببن ئەمە وای لەکوورە کە لە تەنانەت ناو پرۆژە گەشتیارەکانیش وەک پێویست کارمەندی خریجی گەشت و گوزارمان نەبێت دەرچوانی گەشت و گوزار وجودی نەبێت ئەمەی شێگۆ لە پلانەکانی تری ئێمە کە ئەوە بکەین جگە لەوە زیادکردنی داهات و بەشداریکردن لە دەیان و سەدان کۆنفرانس و پێشاگای نێودەوڵەتی جیهانی لە بەدرێژەی ئەو 10 ساڵەکە لە وڵاتانی دەوروبەر و لە وڵاتانی ئەوروپی و دروستکردنی ڕەکلام و بەشداریکردن لە دەیان کاگارام ینی حکوومەتی هەرێمی کوردستان بای ئەوەنەی بەدەستەوە نییە لە ئێستاە بەشێک لەو پلانە
جێبەجێ بکە یاخود ئەمەوێ بشزانم ینی بە تەواوەتی خودی بە پانتایی زیادکردنی خزمە گوزاریەکانی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ڕاگیراوە یاخود بە شێوازێکی سارد بە شێوازێکی لاواز خزمە گوزاریەکان بۆ شوێنە گەشتیارەکان ئەکرێت. نەخێر کار و پرۆژەکان نەوەستاون خزمەت گوزارەکان نەوەستاون بەڵام تەنها بۆی قەیرانی دارایی و بۆی کەمی داهات و بودجێ حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا کەمێک سستر پلانەکان و پرۆژەکان چۆتە دوواری جێبەجێکردنەوە بەڵام خۆشبەختانە ئێستا ماوەی نزیکی ساڵێک دەبێت توانیمان لەو داهاتی وەکو گەشت و گوزارێمە بۆ خۆمان هەمانە بتوانین لە 120 بچڕین بۆ خۆمان بۆ جێبەجێکردنی پرۆژەی بچووک بۆ خزمەت گوزاری سەرەتایی ئێمە بۆ بودجە کەمە توانیمانە کەم تا زۆر ڕێگای زۆرێک لە ناوچە گەشتیارەکانمان ڕاکێشاوکەوە ئەسڵ لە سازاکاری ئێمەنەوە بەڵام ڕەنگە لایانی معنی کە هەڵ نەسابەتن بەکاری خوان ناچانی بۆ بەرکێ سەرشانی ئێمە بیرمان نەچێەوە بۆ کەمش کە هەمان بووە سەرباری ئەوە ئەگەر هەر دەستگایشی حکوومەت بۆ خۆی هەستا بەکاری خۆی کاری خۆی جێبەجێکردا ئەرکی سەرشانی ئەمە سوک دەکرد بەڵام وەکو گەشت و گوزار هەستین بەڕاکەشانی تۆڕی ئاو تۆڕی کارەبا ڕێگەوبان کەمانە کاری ئێمەنی ئەو بودجەکەمی کە هەمان بۆ بەشێکی زۆری لەو بارانەدا خارج بووە ئەمە بۆ هۆتە هۆکارەکە بنتوانین 100% ئەو پرۆژە گەشتیارانی هەمانە ئەو پلانە استراتیژیانی کە هەمان بووە لە کاری خۆیدا 100% جێبەجێ بکرێت بەڵام ئەمە کاری نەکردە سەرکارەکانی ئێمە و جگە لەوەش هاوڵاتانی زۆر پێویست بەدەنگ کارەکانی ئێمە نەهاتوون ئێمە ئەو پرۆژە سەرەتای پرۆژە بچووکانی خزمەت گوزارانی کە کردومانە بەداخۆ لەلایەن بەشێکی زۆر لە هاوڵاتیانەوە شکێنراون براون زەرمەند بوون یعنی ئەو بودجە کەمەش کە هەمان بۆ ساڵانە بەسفرێ ئەوە کەوتین کە نۆژەنی خزمەت گوزاری سەرەتەکانی خۆمانی پێ بکەینەوە هەموو کاتگەلی ئەوە کەڵەن حکوومەت یاخود گەشت و گوزار ناتوانێت وەک پێویست بنمونە سەری تاوالێت دابنێت ناوچە گەشتیارەکان بەڵام بیرمان نەچێمە ئەو سێتە تاوالەتانی کە دامان ناون ساڵانە دنیایەک پارە دەبێت خەرشی لە نۆژەنکردنش کە بەشێک لە هاوڵاتیان پێدەویستە سەرەتایەکانی ناو سێرە تاوالەتەکان دەبن دەیشکێنن تەنانەت بەرمیلی ئاو براوە ینی شی سەرەتایی زۆر بچووکە برا ئەمە با ئەکە کە تۆ ئەو بودجە کەمەشکە هاتە ساڵانە دیسان لە نۆژەنکردنەوەی خزمەت گوزاری سەرەتایەکان دەخەرجی بکەیتەوە زۆر باشە کاگارم ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت لە ئێسادا بەڕێز نادر ڕۆستی وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ کاک نادر سواز بۆ ئامادەبوونت ئەمەوێت بێگومان لە بۆنەکانە و لە بۆنە نەتەوەی و ئاینیەکاندا گەشتیارێکی زۆر چ لە دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێت چ لە ناوەڕاست و خاروی عێراق ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان دەکرێت هیچ ئامارێکتان لەبەردەستە هەیە لەوەی کە لەم جەژنی ڕەمەزانەدا چەند گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئەگەر ئامارێکی دەقیقمان پێ بدەن؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانتان بەڵێ بەتاکید زیاتر لە 127,000 گەشتیار تا دووەم ڕۆژی جەژن هاتۆتە هەرێمی کوردستان ئامارەکان وامان پێدەڵێن کە لە هەرکشان و بەرزبوونەوەدانە لە ڕۆژانی داهاتوو ئەم ژمارەیە بەرز دەبێتەوە و لە کۆتایی جەژنە ژمارەکە بە درستی ڕایدەگەێنین و نسبەکەی بەراورد دەکەین لەگەر ساڵی ڕابردوو و دەردەکەوێت کە چەند زیادی کردووە یان لە ئاستی خۆیدایە یان چۆنە بەتەکید ئەمە ژمارەیەکی دڵخۆشکەرە نزیکە لە ژمارەی ساڵی پار و بە هەمان شێوە و سوودێکی زۆری بە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی گەیاندووە ئەو جا سوود بە حکوومەتی هەرێمی کوردستان دەگەینێت و ئامانجمانە ئێمە بتوانین ئەم ژمارەی کە هەیە پارێزی لێ بکەین و بەرزتری بکەینەوە. لە بۆنەکاندا بەتایبەت لە یەکەم و دووەم و سێم ڕۆژی جەژن هاوکارانم کاتێک چوونە ناو گەشتیارانەوە بەشێک لە گەشتیاران کاک نادر ئەو گرفتیان باسە کرد کە ینی بەرتەسکی شوێنە گەشتیارەکان و بەشێک لە خزمە گوزاریەکان بە کەم و کورتی باسییانە کرد. ئێوە پلانتان چییە و بۆچی گەشتیاران هەموو ساڵێک ئێمە لە ڕێگەی هاوکارانمان لە پامنێرانەوە ئەوە بیستین گەشتیاران هەمیشە گلەییان زۆرترە وەک لە پرسی دەستخۆشی ئێوە پلانتان چییە بۆی کەم گلەیانە کەم بێتەوە لەلایەن گەشتیارانەوە و بشکرێتەوەی کە ساڵانە گەشتیار ئەو گلەیانی کە نامێنێت و خزمە گوزاریەکان زیادە بێ گەشتیارێکی زۆرتر ڕوو لە هەرێمی کوردستانەکە؟
ئێمە سوپاسی هاوڵاتی و پەیامنێر و سوپاسی گەشتیارانەکەین کە تێبینیان لەسەر کار و چالاکیەکان و لەسەر ئیشەکان و لەسەر شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی بتوانین گویان لێ بگرین و بەپێی داخوازیوان و بەپێی داخوازی گەشتیار کارەکانمان فراوانتر بکەین و چاکتر بکەین چونکە هەرچی دەیکەین و نایکەین ئێمە لە دوجار بۆ گەشتیارە بۆ خۆمان نییە کە گەشتیاریش ڕازی نەبێ کەواتە ئێمە نەمانتوانی وەکو پێویست ئەو خزمەتە پێشکەش بکەین بەڵام مەرج نییە چەند گەشتیارێک لێرە و لەوێ کە قسە دەکەنیان قسەکانی وان 100% وا بێت ڕەنگە هەندێکیان ئەوەی ئەو دەڵێن نەیان لە بێ ئاگاییانە یان هەندێک شوێنیان نەدیتیانە نەوعیتی ڕەخنەگرتنەکەیان وەکو پێویست نییە ئەگەر وەکو پێویست بی ئێمە جارێکی دیکە سوپاسیانەکەین و سوود لە تێبینی و لە بۆچوونەکانی وان و ڕاگەیاندن کار و پەیامنێر و کەناڵەکان و نووسەر و هەمووان وەردەگرین تاکو کەرتی گەشتیاری بەرەو پێشەوە بین و هەموو وەکو تیمێک هاوکاری یەکدیکە ببین سەبارەت بەوەی کە چی دەکەین بەڵێ ئێمە لە بەرامبەر ئەوەی کە باست کرد بەردەوام پلان ئەوەیە کە شوێنە گەشتیاریەکان وەکو هەموو شار و شارۆچکە و شوێنەکانی تریش بەرە و بەرفراوانکردن بڕوات یەک شوێنەکان بەرفراوانتر بکرێت کە هەنە و ناسراون دوو شوێنی نوێ بدۆزرێتەوە شوێنی نوێ کاری لەسەر بکرێت و پرۆژەی نوێ دروست بکرێت بۆ نمونە چەند ساڵێکە لە کۆنەوە گەلی عەلی بەگ و بێخاڵ و ئەحمەداوە و سەرسەنگ و ئەم شوێنانە بەڵێ دیارە پەیوەندیمان لەگەڵ کاک نادر چڕا گەڕێمەوە لای کاک ئارام تاوەکو هاوکارانم ئەو گرفتە چارەسەرەکەن کاک ئارام ئەو پرسیارم لە کاک نادریش کرد ینی بۆچی ینی کارێک نەکراوە ینی زۆرێک لە گەشتیاری ناوخۆی هەرێمی کوردستانیش بۆ شوێنەکانی تر کاتێکیانەوە سەردانی گەلی عەلیبە بکەنڵەن بەڕاستی لەم بۆنانەدا ناتوانین سەردانی شوێنە گەشتیارەکان چونکە ئەو چێژەی ئەمانەوێت لێ ببینین لە گەشتەکەیان نایبینین لەبەر قەرەباڵغی و کەم شوێنی جێگاکە ینی چی بکرێت بۆی کە ینی گەشتیاری ناوخۆش ئەو گلەی نەمێنەوە گەشتیاری دەرەوەش کە کاتێکە گرفتانی بینی ساڵێک تر نایەتەوە بۆی کە ڕووبکاتە هەرێمی کوردستان ینی کەرتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستانە بێت چی بکرێت بۆی ینی پانتایی شوێنەکان و هاوینە هەوارەکان زیاتر بکرێت ئەکرێت ئێمە دیارە چەند گرفتێکمانێک لەو گرفتانە ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی 100% ناوچەیەکی گەشتیاری نێت تاگوت چواروەرزە گەشتیاران سەردانمانکەن و بەگشتی گەشتیارانمان لە تەنها لە چەند بۆنێکی هاوبەشان چۆن گەشتیارانی ئێمە زۆرینیان گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراقن ئەوان لە ڕۆژانی ئاسایی لە سەردانی ئێمە ناکەن بەڵکو لۆش کاتانە لە سەردانی ئێماکەن کە بۆنی هاوبەشمان وەک جەژنەکانی ڕەمەزان و قوربان یاخود سەری ساڵ ئەمانە وای کردووە کە ئەو ئیزدیحامە زۆرە لەو کاتانەدا دروست بێ یعنی ئەگەر گەشتیاران ئێمە ناوچەکەی ئێمە بە جۆرێک هەڵکۆتە کە چواروەرزەی ساڵ ئامادەبووە بۆ گەشت و سەیران و بۆ گەشت و گوزار ئەو کات گەشتیارانیشمان دابەش دەبن بەسەر و کاتانەدا بەڵام بە خۆمان نەزانین مانگێک دوو مانگی تر بەگشتی هەموو ناوچەکان هێندە گەرم دەبن تەنانەت خۆشمان وەک سەیرانکە ڕێک ناتوانین سادانەوە ناوچان بکەین بۆیە لەو کاتانەدا و زەحمەتیە دروست دەبێت ئەمە لەلایەکی تر ئێمە نمونێکی بچووک بۆ جەنابەت بهێنوە ئەمە لە ڕێگەی ئەحمەد ئاوازەڵمان هەبوو کە زیاتر لە 5 ساڵێمە کارەکەی لەو ڕێگەیە کاتەوەکو ئەو ڕێگەی فراوان بکرێ ڕێگەی هاتوچوی گەشتیاران و هاوڵاتیان ئاسان بکرێن بەڵام بەشێک لە هاوڵاتیان هەندێک جار گرفتیەوە بۆ ئێمە دروستەکەن کە لە تەوقعی هیچ کەسێکدا نەبووە کەسانێک هەبوو کە خانوویشی قوڕی هەبوو کۆتە بەر فراوانکردنی جادۆبانەکە داوای ڕوحێکی و پارێکی ئەو هەر لە حکومەتی هەرێمەکە کەوەکوی کە ڤێلایەک لە ناوەڕاستی شەقامی سالمدا لە لێی بکڕێتەوە ئەمە واکە کە حکومەت ناتوانێت پێویست لە بەدەم فراوانکردنی ناوچەکانەوە بێ خەڵکەکان خۆیان ئارەزووی ئەوە ناکەن کە پرۆژەی گەشتیاری پرۆژەی فراوانکردنی ڕێگەبان بۆ ناوچەکانە بچێت دانێ تەنانەت لە فراوانکردن لە خزمەتگوزاری سەرەتەکانی حکومەتیش کە بۆ ناوچەکەی خۆیان دەچێت سودمەندی یەکەم و گەورە بن ئەمە واکە کە هەندێک جار ناتوانانی خزمەتگوزاری سەرەتاییەکان وەک پێویست باتە ناوچەکانی خۆیان ئێمە ئەو پرۆژەی بچووکەی کە بە جەنابەتم هێنایەوە 5 ساڵ نزیکەی کارەکانی ئێمە دواخستن هەر لەبەر چەند خانوویە کە هەمووی بە قوڕ دروستکراون ڕەنگە تێچووی هیچیان لە $2000 بۆ $3000 زیاتر نەبێ بەڵام داوای $100,000 تعویز لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەن ئەمە واکات کە بەشێک لە کارەکانی ئێمە سستی بەخۆی ببینی هەتاوەکو قەنەعەت بە بەلایانی بەرامبەرەکەی تا ڕێگەت با کە تۆ
دوو لە ڕووجەنابتان گەوڕەکەی بڕوخێنیت یاخود خانووەکەی بڕوخێنیت کە بیکێ بە خزمەتگوزاریی سەرەتایی بۆ خۆی بۆ هاوڵاتیانی خۆی بە خزم و کەسوکارەکەی خۆی ئەمە یەکێک بۆ لە گرفتەکانمان بەڵام ئەوە نییە ناگەینە کەڵێن ئێمە وەستانی لە کارەکانمان نەخێر بەردەوامیش لە کارەکانمان و پلانی خۆمان هەیە و پلانەکان ئەبێت چاوەڕوانی پێویستە چکەمە حکوومەتی هەرێم ماوەی 30 ساڵە کار دەکات لە کەرتی کارەبا ئەوە ئێشتا دەبینین کەم و کوڕیەر هەیە بەڵام گەشت و گوزار ماوەی 5 ساڵە حسابکە بە گشتی ئێمە بە شێوەزێکی جدی کارمان لەسەر کردووە و بۆ نەکبەتی ئێمەش لە ماوەی 5 ساڵەدا زۆرترین گریفت ڕۆبەری حکوومەتی هەرێم کوردستان بۆتەوە بەڵام بینیمان واش ئێمە لە ماوەی 5 ساڵ ڕابردوودا بووین بە هەرێمێک کە ساڵانە ملیۆنان گەشتیار ڕۆمانتیە بکە کەواتە کار کراوە کاری جدیش کراوە و هەوڵی جدیش دراوە بەڵام پێویستی بۆ یەکە کە هەماهنگی زیاتر هەبێت هەکار باشە کاگەرم ینی لەگەڵ ئەو زیادبوونەی بەڕێزت باس لەو ژمارەیە کرد ینی ئەتوانین بڵین بۆتە گەشت و گوزار بۆتە سەرچاوێکی داهاتی باش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و چۆنیشەم داهاتە ئەگاتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئایا لە فراوانکردنی ئەو داهاتەیە ئاەتە چەند پشبەستن بە زیادبوونی شوێنەکانی هاوینە هەوارەکان وە گەشت و گوزارەکان تایە سەرفەکرێتەوە پێشەوەی کە ببێتە سەرچاوێکی داهاتی گەورە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بیرمان دەچێت سەرچاوێکی داهاتی گەورەی بۆ هاوڵاتیان چونکە تاکە کەرتی گەشتیاری کە داهاتی ڕاستەوخۆ و بە پەلەی دەچێتە گیرفانی خاوەنکاران و پیشەوەرانی هەرێمی کوردستانەوە بیرمان دەچێت لە ساڵانی ڕابردوودا کاتی کە گەشتارێکی زۆر کە تا 3 ملیۆن گەشتیار هات بۆ هەرێمی کوردستان ڕووی تێکردین بینیمان چ جموجوڵێکی بازرگانی ناو بازار و ناو مۆڵەکان و ناو بچووکترین پیشەوەری ئەم وڵاتەدا هەبوو بەڵام بینیمان کە بۆی گرفتە سیاسەکان و جەنگەکان کە ڕۆبەڕوومان بۆەوە فترێکی کەم گەشت و گوزار بەیاخێکی ئۆتۆی نەما لای گەشتیاران بینیمان چی بێ بازاڕێک ڕووی کردە خاون پرۆژە گەشتیارەکان بینیمان دەیان پرۆژە گەشتیاری ئەسان شوێنەکەی ڕووخان شوێنەکەی واز لێنە پرۆژەکەی هەڵوەشاندەوە ئەو کات ئەوە گرنگی کردی گەشت و گوزار لەو کاتەدا دەرەکەی کەمە لەم کاتەدا کاکسە بۆ جەناتان دەکەم ئێمە بە نزیکراوی ئامار ڕناگەینین تا کوتوە تا ڕۆژی جەژن و تا چەند ڕۆژێکی داهاتوو ئەمە زیاتر لە 75,000 گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردووە نمونیکی بچووک بۆ تێنمەوە ئەگەر هەر گەشتارێک بڕی تەنها $100 تێچی ببێت لە ماوەی گەشتەکەیدا زیاتر لە 7 ملیۆن و 500,000 دلار تەنها لە ماوەی هەفتەیەکدا هاتۆتە ناو هەرێمی کوردستان خۆ سنووری پارێزگای سلێمانیەوە بەتایبەت کەواتە ئەمە داهاتێکی ڕاستەوخۆ بۆ هاوڵاتیان ئەمە جگەلێک کە حکوومەتی هەرێم سوودمەندە لە خاوەن پرۆژە گەشتیارەکان نەک لە گەشتیار خۆی خودی گەشتیار تاو کۆم دەقی حکوومەتی هەرێم سوودمەندیە لە هاتنیان لەبەری کە ئێمە هەرێمیشین سەر بە وڵاتی عراقین و زۆرینی گەشتیارانیشمان گەشتیارانی ناوەڕاست و باشووری عراقن ناتوانین ڕستوماتێک هیچ باجێک لە گەشتیارانی ناوەڕاست و باشووری عراق وەرگرین ڕستوماتێکی زۆر بچووک هەیە لەسەر گەشتیارانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ڕۆمان تێدەکەن و ئەمەش داهاتەکەی ڕاستەخۆ بۆ حکوومەتی هەرێمە نەک بۆ دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان باشە دەستخۆش کاک نادر داوای لێبوردنەکەم کە ئەو پەیوەندیمان لەگەڵ بەڕێزت پشڕا گەڕێمەوە لای بەڕێزت ئەمێ بپرسم تا چی بکرێت ینی حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات باشە بۆی کە لە ساڵانی ئایندەدا و لەم ساڵەوە کەرتی گەشت و گوزار وەکو ئەبینین لە دوای نەمانی داعش و ئارامی ناوچەی هەرێمی کوردستان وای کردووە کە جێگەی ئەمن و ئاسایشی هاوڵاتیان بێت چ لە دەرەوەی هەرێمی کوردستان چ لە عێراقەوە کە ڕووەکەنە ناوچە گەشتیارەکان حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەیە بۆی کە هاوکاری ئەم کەرتە بکات بۆی بیبوژێنێتەوە پشبەستن بە زیادبوونی داهاتی ئەم کەرتە دوجار بودجەکەشی پێزە بەلاح بکات؟ من دڵنیاتان دەکەمەوە ئەگەر ئەو پلانەی دەستەی گەشت و گوزار کە دایناوە تا ساڵی 2025 ئەگەر کێشە ئیقلیمیەکان و هەرێمیەکان بڵین لەگەر کێشە عێراقیەکان کە لە ڕووی سیاسی و سەربازیە ناوە بەناوە بۆ هەرێمی کوردستان دروستبوونە ڕێگامان پێ بدەن دڵنیا بن لەوەی کە گەرتی گەشت و گوزار دەبێتە یەکێک لەو کەرتانەی کە دەبێتە سەرچاوەی داهات بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ئەم پلانە سەرجەم لایەنەکانی لە خۆی گرتووە و زیاتر لە 10 تەوەر لە خۆ دەگرێت کە هەموو لایەنەکان پەرە پێ بدە هەر لەسەر ئەو ئاستەشە ئێمە کە پلانێکی تۆکمەمان هەیە کارگیێڕێکی تۆکمە هەیە بۆ ئەوەی بتوانین ئەم سێکتەرە بەرەو پێشەوە بین توانیمان بڕوانامای ئاژۆی نێودەوڵەتی وەکو دەستەی
دەستەی گەشت و گوزاری یەکەمین موسسە لە 2014 وەربگرین و ئێستاش بەپێی ئەم بڕوانامەیە ئێمە گرنگی بەوەی دەدەین کوالیتی خزمەت گوزاری بەرزکەینەوە گرنگی بەوەی دەدەین خزمەت گوزاری بە گەشتیار بگەینن چونکە بەپێی ئەم بڕوانامەیە گەشتیار ئامانجی سەرەکیە بۆیە هەرچی دەکرێت لە پێناو گەشتیارە چۆن قوتابی لە پرۆسەی پەروەردەی خوێندنە ئامانجی سەرەکیە و هەموو دەبێت بۆ لە خزمەت قوتابی دابین بە کتێب بە مامۆستا بە موسسات بە هەموو بابەتەکان بە هەمان شێوەش گەشت و گوزاریش بە هەمان شێوەیە دەبێت هەمومان لە پێناو بەکەرتی تایبەت و بەکەرتی حکوومەتیشەوە لە پێناو گەشتیار دابین و گەشتیار ڕازیکەین بۆەوەی کە جارێک هات بۆ هەرێمی کوردستان چەند جارێکی دیکە بێتەوە بۆ ئەوەی کە $100 خەرجەکە پێی بکەین بە $200 بۆ ئەوەی کە دەیەوێت شەوێک لە هەرێمی کوردستان بمێنێتەوە وای لێ بکەین کە چەند شەوێک بمێنێتەوە ئەمە بەچی دەکرێت مە بە میکانیزمێک دەکرێت کە خزمەت گوزاریەکان باش بکرێن شوێنەکان وەکو ئاماژت پێدا فراوان بکرێن شوێنی نوێ بدۆزرێتەوە مارکتینگی باشی بۆ بکرێت و بەوەی کارمەندانی کەرتی تایبەت و کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان دڵسۆزانە لەو کەرتەدا کار بکەن هەموو ئەمانە پێکەوە وا دەکاتێک کە ئەم گەشتیارە ڕازی بێ لە خزمەت گوزاریەکانی خۆی و جارێکی تر و چەند جارێکی تر بێتەوە بۆ ناوچەکە ناوچەی تریش بمێنێتەوە زۆر باشە ئەمانی کە بەڕێزت باس کرشتی باش و بەهێزن بۆ گەشەسەندنی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ئەمە تەنها لەسەر پەیپەرەکان و وەرەقەکان تەنها بوونیانەیە یاخود ئەمانە لە ئەسڵ و واقعدا حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێیەکات و پشگیری کەرتەکەی ئێوە ئاکات لەوەی کە ئەم پلانەی کە بەڕێستان داتان ناوە و هاندانی داراییتان ئەکات لەوەی کە ساڵ بۆ ساڵ کەرتی گەشت و گوزار گرنگی پێ بدرێت و حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە یەکێک لە کەرتە هەرە گەشە سندووەکانی کەرتی گەشت و گوزار بێت؟ ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لە ناو حکوومەت و لە ناو هاوڵاتی و لە ڕاگەیاندن و لە هەموو ئاستەکانی کۆمەلگای کوردەواری و لە موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان کە تاکو ئێستاکە وەکو پێویست گرنگی بە کەرتی گەشتیاری نادرێت یاخو بڵێن کەرتی گەشتیاری وەکو کەرتێکی گرنگ نابینن ڕەنگە لە ناو حکوومەتیشە لە سەروی ئێمەشە ئەو کێشە و گرفتەمان زۆر جار ڕوبەڕووبەتەوە کە لە مامەڵە و لە تەقدیمکردنی پرۆژە و ئیشوکارەکانمان ئەو کێشانمان ڕوبەڕوو دەبنەوە کە هەندێک جار ئاستەنگ و تەگەرەمان لە بەردەم کارەکانە بۆ دروست دەکرێت چونکە وەکو پێویست ئەم کەرتە نابینن وەکو پێویست لە بایەخی ئەم کەرتە نەگەیشتونە وەکو پێویست لە داهاتی ئەم کەرتە نەگەیشتونە لە خواروشەوە وەکو هاوڵاتی و کەرتی تایبەتیش تاکو ئێستاکە ئەم کێشە هەیە زۆر ئێمە لە کۆمەلگای ئێمە ڕۆشنبیریەکی فراوان نییە لەسەر کەرتی گەشتیاری وەکو سەرچاوێکی ئابووری سەیری بکەین و وەکو گەشتیار وەکو سەرچاوی ئابووری مامەڵەیەوە نییە بکەین ئەم بۆعدە ڕۆشنبیریە بۆ تاکی هاوڵاتیان دروست بکرێت؟ ئەی ئێمە چمان کردووەیەت لە ساڵانی ڕابردوو لە ژمارەی پەنجەیەک تێنەدەپەڕین ئەوانەی لە ناو موسساتی حکوومەتینە کە قەناعەتیان بە کەرتی گەشتیاری زۆر جارچێ ئێستاکە لە هەموو وتارەکان و لە هەموو کۆنفرانسەکان سەرۆکی حکوومەت کەرتی گەشتیاری وەکو یەکێک لە کەرتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان باسەکات و لە کۆنفرانسی 2016 ئەوەی گەشت و گوزار کە لە شاری هەولێر کرا لە وتارەکەی وتی دەبێ ئێمە لێرە بەدواوە تەنیا گرنگی بە نەوت نەدەین گرنگی بە گەشت و گوزار و بە پیشەسازی و بە کشت و کاڵ بدەین و بیانکەین بە سەرچاوی یەکەمی داهات بۆ هەرێمی کوردستان ناکرێت تەنیا پشت بە یەک سەرچاوە بەستین ئەی هەر سەرۆکی حکوومەت لە سەرجەم وتارەکانی داوا لە بازگەکان و لە خاڵە سنووریەکان و لە هێزانمنیەکان ناکات پێیان دەڵێت مامەڵەیەکی شیا و تەندروستانە لەگەڵ گەشتیار بکەن گەشتیار سەرچاوی داهاتە دەبێ وا لە گەشتیار بکەین چەند جار بێتەوە ڕێزێکی تایبەتی لێ بگیرێ ئەمانە ئاماژەی زۆر باش و ئەمانە لە سەروی ئێمە بەڕاستی پشتگیری ئێمەنە و پاڵپشتی ئێمەنە بەڵام لە ئەمانی بەڕێز باسیەکان شتی باشن کاک نادر ئەمانی بەڕێز باسیەکان شتی باشن بەڵام ئەمە لە ئاسی ستاندارد تەنا وتە کافی نییە بێت لە ئەرزی واقعا ئەمانە بچنە بواری جێبەجێکردنەوە ینی جاگەڕێگەی باسەکەم لە وەرزی واقعاتیمان کردووە بە ژمارە بۆ باسەکە فەرموو ئەوە مەوێ فەرموو
ئێمە ئەو پلانەی دامان ڕشتووە لە سەتا چلی پلانەکە چۆتە بواری جێبەجێکردن. بنمونە بۆت باسەکەم لە بواری خوێندن هیچ کۆلیژێک لە هەرێمی کوردستان نەبوو بۆ کەرتی گەشت و گوزار. خۆشبەختانە بەو ماوەی ڕابردووی توانیمان 4 کۆلیژ بکەینەوە. هیچ خوێندنێکی ئامادەی نەبوو. ئێستا 4 خوێندنگا لە شارەکانی هەرێمی کوردستان هەیە. لە بواری زانستی هیچ سەنتەرێکمان نەبوو. ئێستا سەنتەری ڕاهێنانی گەشتیاریمان کردوتەوە. ئەگەر دەرفەت ببێ لە سلێمانی و لە دهۆچیش بە هەمان پلان هەیە ئەم سەرتەرە بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین ئەوانەی باز دەکەم تەنیا بتوانین لە ڕووی توانای مرۆیەوە کادیری باش پێشکەش بە شوێنە گەشتیاریەکان و بە حکوومەت و بە کەرتی تایبەت بکەین تاکو لە ڕووی کوالیتیەوە بەرز بین و لە ڕووی کارجێریەوە بەرز بینەوە. ئەمە یەک. ئەگەر گرنگی بە کەرتی گەشتیاری نەدرایە چۆن توانرا وەبەرهێنان لە کەرتی گەشتیاری کۆمەڵێک بڕاندی جیهانی بێتە هەرێمی کوردستان کە پێشتر هیچ بڕان نەبوو. لە هەرێمی کوردستان 2 وتێلی 5 ستێرە هەبوو. ئێستاکە زیاتر لە 30 وتێلی 5 ستێرە هەیە کە بەشێکی زۆریان لەوانە بڕاندی جیهانینە. لە هەرێمی کوردستان هیچ تەلەفریکێک نەبوو. ئێستا 4 تەلەفریک کار دەکەن و کۆمەڵێک تەلەفریکی دیکەش لە پرۆژەدانا کە لە ئایندە ناوچەکە ئارام بێتەوە بچنە بواری کارکردن و وەبەرهێنان. جا بواری دیکە زۆرە. ناوچەی فراوانکردن زۆرە. بۆ نمونە وەکو باشتر کرد پێشتر گەلی عەلیبەک تەنیا بەردەم ئاوەکەی ناوچەیەکی گەشتیاری بوو. ئێستا فراوان کرایە کاری زۆری تێکرا هەم لەوێ و هەم لە خواروتریش پرۆژە هەیە کە فراوان بکرێ. بێخاڵ ناوچەیەکی تەسک بوو نۆژەن کرایەوە ئێستاش دەگەدابێ و 2 ساڵە کاری تێدەکرێت بۆ ئەوەی بەردەوام فراوان بکرێت تا زۆرترین گەشتیار لەخۆ بگرێ. پێشتر ئێمە ناوچە شاخاویەکان و ناوچەیەکی وەکو چۆمان هیچ پرۆژەیەکی وەبەرهێنان و هیچ پرۆژەیەکی هاوڵاتی لێ نەبوو کە شوێنی نیشتە جێبووین. ئێستا کۆمەڵێک گوندی گەشتیاری لێە هاوڵاتی گەشتیاران دەتوانن سەردانی بکەن و چەند شەوان لەو دەوروبەرەی بمێننەوە. چەندان ڕێگە بۆ چەندان شوێن چووە. بەڵام لەگەڵ ئەوەش کە باسی ئەو بابەتانە دەکەین و ئەو خزمەت گوزاریانە باز دەکەین بەڵام هێشتاش ئێمە کەم و کوڕیمانەیە. لە ڕووی ڕاگەیاندن و مارکێتینگەوە ئێمە تاکە مؤسسە بووینە خاوەنی ئەپلیکیشنێکی سەر مۆبایل لەسەر ئەندروید و لەسەر iOS کە بە 5 زمان ئێستا خزمەت گوزاری پێشکەشەکە توانیمان لە ڕووی مارکێتینگەوە لە چەندان کۆنفرەنس بەشدار ببین و کۆنفرەنس بکەین و لە چەندان پیشانگای نێودەوڵەتی بەشدار ببین و کە من چوون بۆ گەشت و گوزار یەک دلیلمان هەبوو بە زمانی عەرەبی و ئینگلیزی. ئێستا 7 دلیل بە 7 زمان کۆمەڵێک نەخشە زیاتر لە 12 ڤیدیۆ یاخوبرین لە 12 فیلمی گەشتیاری لە ڕووی مارکێتینگ بەردەوام دەدەین بە گەشتیار بە کۆمپانیاکان. پێشتر هیچ کۆمپانیایەک ئامادە نەبوو گەشتیار بۆینی بۆ هەرێمی کوردستان. هەموو خێزانەکان لە ڕێگای ئۆتۆمبیلەکانی خۆیان داتن. ئێستاکە زیاتر لە 100 کۆمپانیامان ڕازی کرد کە بێت لە خوار و ناوەڕاست گەشتیار بێنی و بەردەوام پاساتی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەبن و سیستەمەکە ڕێک بخرێ. ئەمانە بە بەلاش نەکراون. دەیان نیشاندمان چوو بۆ ئێران بۆ تورکیا بۆ ئەستەمبۆڵ بۆ دوبەی بۆ ئەوەی بتوانین کۆمپانیاکانی بیانی ڕازیکەین گەشتیار بێنن بۆ هەرێمی کوردستان. بەڵام جێگای داخە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی سەختدا تێپەڕی هەموو ئەو قەیران و ئەو نەهامەتیانەی ناوچەکەی گرتەوە. دوجار کەرتی گەشتیاری یەکێک بوو لەو کەرتانەی کە باجێکی گەورەیدا نەتوانێت وەکو پێویست بەرەو پێشەوە بچێت و ئەو چێشمە سیاسیانی لەناو خۆی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقی شەیە بالەبیر نەکەین کاریگەریەکی زۆر سلبی خستۆتە ناو سەردەرونی گەشتیار و سەردەرونی هاوڵاتیانی ئێمە کە وەکو پێویست ڕوو لە کەرتی گەشتیاری نەکەن. ڕاگەیانەکانی ئێمە وەکو دەیان بەرنامەی سیاسی دەیان وتار دەیان راپۆرتی لەسەر بواری سیاسی هەیە بەڵام لە ساڵێ تەنیا لە بۆنەی جەژنەکانە چەند بەرنمەیەک هەیە و چەند وشاریەک هەیە کە بە سوپاسەوە بەگلەیەوە نا بە سوپاسەوە کە دەکرێت ئەمە زیاتریش فراوان بکرێ. هەموو ئەمانە قۆناغی باشیان بڕیوە. لە 5 ساڵ پێشی ئێستاکە بڕوات هەبێ لە ساڵێکیش بەرنامەک نەبوو لە کەناڵێکە. خۆشبەختانە ئێستا ئێمە بوارمان نییە بەشداری بکەین. من کە هاتووم لەگەر جەنابەت بەشداری کردم 3 بەرنامەی دیکە بەشداریم کردووە هاتوومە بۆ ئەوەی قسە لەسەر کەرتی گەشتیاری بکەین. ئەمەش لە ڕووی ڕاگەیاندنیشەوە قۆناغێکی باشی بڕیوە. بۆ شاریەکی باش دروست ببی بگەینە ئاستێکی باش. ئەگەڕێمەوە لای بەڕێزت کاک ئارامشوانی ئەمێت ببوورە کە کەمێک درەنگتر گەڕامەوە بەڵام لە سەرەتای کاتی باشمایتێ. ینی بەشێک لەو گلەیانەی کە لە کەرتی گەشت و گوزارەکرێت لەلایەن چاودێرانی ئەم کەرتەوە ئەوەیە کە
بەشێکی زۆر لە کەرتەکە ئەو شوێنانەی کە شوێنی هاوینە هەوارەکان شوێنی گەشتیارین لەلایەن دەستڕۆشتوو و پلەدارەکان و بەرپرسان بەشێکی زۆری داگیر کراوە تا چەند لەگەڵ ئەم ڕەئیە مای و ئایا لە ئەسڵی واقعا وایە و دووش پاوەندکاریەکی زۆر بەدیەکرێت لە شوێنە گەشتیاریەکان. ئێوە چیەکەن وەکو بەتایبەت ئێوە وەکو ناوچە و هاوین هەوار و گەشتیارەکانی پارێزگای سلێمانی؟ ئێمە نەگوەکو کەرتی گەشت و گوزارەوە بڵێن حکومەتی هەرێم ڕەنگە لە چەند جێگەیەک و گرفتی لۆ زۆری هەبێت، بەڵام خۆشبەختانە گرفتەکان بۆ جۆرە نییە کە بڵێن خود ناو سنتری ناوچە گەشتیارەکانی ئێمە داگیر کرابێت یا بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە زۆر کات گرفتی ئێمە لەگەڵ هاوڵاتی ئاساییە زیاتر بێ وەک لە بەرپرسان کە بەو جۆرە. ئێمە نمونی بچووک بۆ جەنابەت بهێنمەوە. ئێمە لە شارۆچکەی دوکان لەسەر ڕۆخی زەی دوکان زەویکی باشمان هەبوون کە ئامادەبوون بۆ پرۆژەی گەشتیاری دابەشکرا بە جۆرە کە بکرێن بە پرۆژەی گەشتیاری درا بە هاوڵاتیان، بەڵام هاوڵاتی ئێستاوە سیاژێکی بۆ کورۆ و دریای لەسەر هاوڵاتیان لەسەر گەشتیاران داخستۆ کوردی بە شوێنیشە حەوانە بۆ خۆی و کەسوکارەکەی دێوەرە تۆ لەمەوە دەست پێ بکە هاوڵاتیشی ئاسایی بتوانێت ئەو کە بەرامبەر حکومەت دەیەبێت ئەگە کەسی دەستڕۆیشت و کارێکی لەوە خراپتر بکات لەبەر نابێگلی لەوانەش بکەین. باش ئەوە نییە لە پەرلەمانی کوردستان یاسای دەرکەن باش ئەگەرەوە خاوەنددارێتی هاوڵاتیەکەش بێ و زەویە، ینی یاسایەکی بۆ دەرکرێت جۆری مامەڵەکردن بەم شوێنە گەشتیاریەوە تەحدید کرێ. کاری بۆ کراوە، ناڵێن کاری بۆ نەکراوە، هۆڵ دراوە کە یاسای تایبەتی من تاوکۆم دقەیەکە زەوی دەدەین بەکرێ بە مساتەحایمەتی کاری بە یاسای سکیدۆکەنی ساڵی هەشتاکانە کە هێندە کۆنە کە ڕاستە جارێک هەموار کراوەتەوە، بەڵام هێشتا لە ئاستم وحی ئێمەدانێ پێویستیان بە یاسای تایبەتی هەیە. ئێمە تاوکۆم دقەیە ڕوون بێ بۆ جەنابەت خاوەنی وەزارەتی سەربەخۆی خۆمان، ئێمە بەشێکین لە وەزارەتی شاراوانی و گەشت و گوزار، ئێمە دەستەی گەشت و گوزار بەشێکی بچووکە لە وەزارەتی شاراوانی. لەبەر ئێمە گرفتەکانمان هەر گرفتی ئەوە نین، گرفتی ئیداریشمان زیاترە. ئێمە تاوکو گرفتانە نەبین بە وەزارەتی سەربەخۆ، نەبین بە خاوەنی یاسایەکی تایبەت. ئێمە ساڵانەکە داوای تەنانەت پۆلیسی گەشت و گوزاریشمان کردووە کە بۆ پاراستنی ناوچە گەشتیارەکانمان، بەڵام ئێمە بە حکمی کە بۆ لە بیدایەتی شەباسیەوەم کرد کە حکومەت بۆ خۆی لەگەڵ ناوهێنانی کەرتی گەشتیاریدا تووشی کۆمەڵە گرفتی گرنگی گەورەی سیاسی و بازرگانی و دارایی بوو. ئەمە وای کرد کە پلانەکانی ئێمە وەک 100% ئەوەی کە تەموحی ئێمە نەچێتە باری جێبەجێکردنەوە، بەڵامانە هەمووی پلانن و هەمووی کاری لەسەر کراوە، بەڵام دڵنیاتانەکەن کە ڕۆژێک دادێ هەرێمی کوردستان چۆن ئێستا حکومەتی هەرێم پشتی بەستۆ بە کەرتینەوە ئەو کات دڵنیابن کە حکومەت پشتی سەرەکی دەبەستێ بە کەرتی گەشتیاری. ڕاست ئێستاش داهاتێکی زۆر باشی هەیە بۆ حکومەتی هەرێم لە ڕێگەی باج و ڕسومات و غرامەکردنی سەرپێچی کارانی خۆیەوە، بەڵام ئێشە لە ئاستم حەکانی ئێمەدانە لە ئاست ئەوانە کە داهاتەکانمان بتوانین پرۆژەی گەورەی پێ بکەین. ئێمە گەر داهاتی گەورەشمان هەبێ پرۆژەی گەورەشی پێ بکەین ئەدواتری چۆن ئیدارەدانی ناوچانە گەشتیاریانە ئەکەیتەوە، چکە کاربەندی پسپۆریشمانێ لە بوارەدا. ئێمە زۆر کات گلی لەوا کرا باشە بۆ حکومەت تەنها زەوی بەکرێت دەدا بە مساتەحە دەدا بە وەبەرهێنەران. دەی باشە ئەگەر حکومەت بخۆی پرۆژێکی گەورەی هوتێلی 5 سێرە بکات لە هەرێمی کوردستان، ئایا کادری پێویستی هەیە بتوانێت خۆی ئیدارەی ئەوە بەدڵنیاییەوە نەخێر کە دوای ماوەی گەم تووشی داڕوخانە بێ. ئەمە گرفتەکانی ئێمە تەنها لە یاسایەکدا نییە، لە بودجەیەکدا نییە، کارگەڕیمان زیاترێکە لە دارایی. باشە بەشێک لەوەی کە لە گەشت و گوزارە ئیهمالی ئەبینرێت لە هەرێمی کوردستانەوەی کە شوێنەوارەکان کە گەشتیار حەزەکە شوێنانە ببینێت ئیهمال کراوە. تەنها ئێوە گرنگیتان بە سەیرانگاکان و هاوینە هەوارە فێنکەکان داوە. کەمتر بۆ نمونە لە گەرمیان من بیرمە پارساڵ گلەیەکی زۆر هەبوو لەو شوێنانە کە ئیهمالێکی زۆری تیا کراوە، لەوەی کە گرنگێکی پێ نادرێت، لەوەی کە خەڵک حەزەکە بۆ نە گەشتیار هەر حەز ناکە بڕاتە شوێنێکی فێنک و سەیرانێ بکە، حەزەکە شوێنەواری کولتوری کوردستان ببینێت. بۆچی ئەو گلەیەتان لێکرێ ئیهمالێکی زۆرە بینێت لە شوێنە شارستانیەتی کورد، بەتایبەت لە مەنتیقەی گەرمیان زۆترە و گلەیە زاق بووەتەوە؟ ئێمە لە هەموو ناوچێکی هەرێمی کوردستان خاوەنی دەیان و سەدان و هەزاران شوێنەواری شوێنی مێژووی و دێرینی خۆمانین، بەڵام گرفتی ئێمە لەوەدای وەک لە سەرتاژە باسم کرد. ئێمە بە حکومێکە گەشتیارانمان وەرزین و گەشتیارانی ئێمە گەشتارێکی سوار وەرزینین و ئەو ناوچانش کەوتونەتە ناوچێکی دوورەدەست و پەناوە و ناتوانانی تۆ لە بن هەر شوێنەوارێکی مێژوویدا تۆ پرۆژێکی گەورەی گەشتیاریکی کە دواتر داهاتی نەبێت بۆ خاوەن پرۆژەکە خۆی، بەڵام وی کێ لە توانەوە دەسەڵاتی ئێمەدا هەبوو هاتوین لە سەرجەم لە چاپکراوەکانی خۆمان لە کۆی گشتی نەخشەکانمان ناومان هێناوە، ناونیشانیمان دیاریکردن بۆ گەشتیاران تا سەردانی بکەن. هاتوین لە هەموو ڕێبەرەکاندا تەفاسیلی ورد و درشتی
تاوەتیمان پێداون لەسەر ناوچە گەشتیارەکان لە ڕێبەرە ئەلکترۆنیەکانماندا لە وێبسایتەکانماندا گرنگی تاوەتیمان پێداون کە ئەوەی کە لە تەنەوە دەسەڵاتی ئێمەدا هەیە بەڵام ئەوەی تر کە دەمێنێتەوە کە بوژانەی ناوچەکە خۆی ئەوە پێویستەوە بەرهێنەرانی ئێمە بگەنەوە ئەو قەناعەتی کە بیر لۆ بکەنەوە کە پرۆژەکانیان تەنها ناو سنتەری شارەکاندا نەکەن کە بە تێچوویشی کەم بە ماوەیەکی کەم داهاتێکی گەورەیان بەدابین کە خاوەن پرۆژە گەشتیارەکانی ئێمە و بەرهێنەرانی ئێمە تەنها چیان لەسەر ئەوەی بە کەمترین ماوە بە کەمترین تێچوو داهاتێکی گەورە دابینکەن بەڵام ئەگەر بچن لەو ناوچانە پرۆژەشی گەشتیاری دروست بکەن ڕەنگە تێچوویەکی زۆری هەبێ و ماوەیەکی زۆری بێت و داهاتێکی کەمی هەبێت تۆ هاوڕامی کاگارم هاوڕامی لەوەی کە شوێنە شارستانیەتەکانی کورد شوێنە مێژوویەکانی کورد ئیهمال کراوە لەلایەن ئێوە ناتوانین بڵێن ئیهمال کراوە چونکە ئەسەن لە زۆر وڵاتی دنیادا ئەو ناوچە مێژوویانە هەر دەشارێن و ئەسەن هاوڵاتیان و گەشتیاران بۆ مێژووی وڵاتێکە ناکرێت لە دەشتێکدا بەرەڵا بکرێت و گەشتیارێکی زۆر بکات و وێران بکرێت یاخۆت ببردرێت لەبەرم حاڵەتان ئەسەن لە زۆر وڵاتی دنیا ئێمە لە میدیا ئێمە لە بری ئەوە ئێمە مۆزەخانی سلێمانیمان هەیە کاک بڕۆگەتۆ کەسێک حەز بە ببینینی ناوچە گەشتیارەکان و ناوچێکی مێژوویەکە دێ شوێنێکی لەسەر مێژووی وڵاتەکەی من بخوێنێتەوە بابچە سەردانی مۆزەخانی سلێمانی کە بابچە سەردانی ئەم نەسوورەکە بکاکە کە دەیان و سەدان بەڵام باشە گلەیەکان مەیە بۆچی گەشتیار ڕوو ناکاتە ئەو شوێنانە ینی کەمترین گەشتیار ڕوو لەو شوێنانە ئاکات تۆ کارەکەی چیە گرفتی ئێمە لەگەڵ ئەوەدا جۆری گەشتیارەکە دەوەربینە جۆری گەشتیارانی ئێمە گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراقن کە ئەسەن ئەوان لە تاو گەرما زۆری بکات ڕاکەن دێنە هەرێمی کوردستان نەک لەبەر ئەوەی کە ئێمە خاوەن مێژوویشی گەورەین ڕۆمان تێ بکەن لەبەر ئەوان کە دێن بۆ بەسەربردنی پشوویەک دێن نەک بۆ لێکخۆدنەوە لەسەر مێژووی ئێمە بەڵام تۆ ببینە ڕەنگە بەڕێز مامۆستا نادر بۆ خۆی باشتر زانیاری زیاتری لەسەر بابەتە لابێ ئێمە ساڵانە دەیان گەشتیاری و سەدان گەشتیاری ئەوروپی و ئەمریکی ڕۆمان تێ دەکەن لەو کاتانەدا کاوان دێن ئەوان ئەسەن هەر نایە بچنە ناوچە پرۆژە گەشتیارە گرنگە گەورەکانی ئێمە ئەوان بەدوای ناوچە مێژوویەکانی ئێمەدا دەگەڕن دەیانێت لەسەر زانیاری لەسەر مێژووی ئەمە وەربگرن ئەوان گەشتیاری حەقیقین ئەوان دەچن سەردانی مۆزەخانەکانی ئێمە دەکەن و سەردانی ئەم نەسوورەکان چکەوان ئەیانێ بزانین ئێمە کێن ئێمە چۆن دروست بووین ئێمە چۆن گەشتونتە ئەم مەرحەلەی ئێستامە زۆر باشە کاک نادر ینی پرسیاری ئەوم لە کاگارامیش کرد کە ئێمە تەنها گرنگیمان بە وەکو کەرتەکەیەوە گرنگیتان زیاتر بە شوێنی سەیرانگاکان و هاوین هەوارەکانداوە کەمتر لە ڕووی شارستانیت و شوێنە مێژوویەکانی هەرێمی کوردستان گرنگیتان پێداوە بۆی گەشتیارێکی زۆرتر ڕوو لە هەرێمی کوردستان بکات و لە ڕووی جوگرافی و مێژووی تاریخی کوردەوە سەردانی ئەو شوێنانەش بکات. ئێوە چیتان کردووە بۆی کە گەشتیار وەکو کاگاران باسی کرد لە وەرزی و ببێتە چوار وەرزی؟ بەپێی ئەو پلانەی هەمانە کاری باش کرا بۆ ئەمە بەستە بۆ نمونە لە جستانی ڕابردووە کۆمەڵێک چالاکی کرا لە ناوچە چایەکان و لە ناوچە بەفریەکان بۆ ئەوەی گەشتیاری دستانە ببوژێتەوە لە وەرزی بەها و لە وەرزی پاییزە کار لەسەرەوەی دەکەین ناوچە شوێنەواری و ناوچە کللتوریەکان و چالاکە کللتوریەکان ئەنجام بدرێت لەگەر وەرزەکەیە. بەڵام هەر وەکو کاگارامیش باسی کرد کێشەمان لەوەی نیە ئێمە کێشەمان لەوێ گەشتیارە دێتە هەرێمی کوردستان تاکو ئێستاکە لە 180 گەشتیاری خوار و ناوەڕاست عراقەکە ئەمەش ئەو گەشتیارانە کە زیاتر حەزیان بە ئاو هەوای فێنک و بە ناوچەی سروشتی و بە کات بەسەربردنە لە جێ فێنک و خۆشەکانە چونکە ئەوان ئارەزووی ئەوەی دەکەن. بەڵام هەندێک گەشتیاری ترمان هەیە کە حەزی لە بازارکردنە حەزی لە کللتورە حەزی لە شوێنەوارە ئەمانە حەزی لە شوێنە ئاینیەکانە بۆ کۆنفرانسات دێ بۆ وەرزش دێ ئەمانەشمان هەیە بەس ژمارە ئەمانە کەمە بۆ کەمە لەبەرەوەی کەمە لە ئێستادا ناوچەکە ناوچەیەکی گەرم بووە چەند ساڵی ڕابردوو لە ڕووی جیهانیەوە ناوچەیەکی کراوە نەبووە دوایە ئێمە دەوڵەتێکی سربەخۆنینە بتوانین هەموو ئیزراعاتێک بکەین و زۆر بە ئاسانی ڕێگا بە گەشتیاری بیانی بدەین و ئەوانی زۆر بە ئاسانی بگەن. ڕەنگە ئەو کێشە و گرفتانەی لە ناوچەکە دروست بوون کە پێشتر ئاماژەم پێدا ئەو سیاسەتانەی لە ناوچەکە بڕێوە دەچن گرفتی سەرەکی بن لە بەردەم هاتنی گەشتیاری بیانی. ڕۆژێک ئێران تۆپباران دەکات ڕۆژێک تورکیا هێرشی فڕۆکەی دەکاتە سەر ناوچەیەەکە ڕۆژێک عێراق کێشە ئیدارەی دروست دەکات ڕۆژێک کێشمە سیاسیەکان هەیە. هەموو ئەمانە بەڕاستی کاریگەری خراپیان لەسەر دەرونی گەشتار و هاوڵاتی هەیە و ناوبانگێکی خراپ لە ئاستی جیهانە دروست دەکەن بۆ ئەوەی گەشتیاران لە ئاستی جیهانی شەوەکو پێویست بێنە ناوچەکە. لەگەڵ ئەوەشەکە ئێمە سەرباری ئەوەش زۆر هەوڵماندا بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکرێت. بەنسبە شوێنەوارەکان ئەو پرسیارەی ئاراسی کاک ئارامت کرد ئێمە بەڕێوەبەرایەتێکی گشتی شوێنەوارمان هەیە کاری تایبەتی لەسەر ئەم بابەتانە دەکات و زیاتر لە 3500 شوێنی شوێنەواری هەیە. بەڵام
ڕەنگە تەنیا لە ئێستادا چل شوێنەوارێکمان داخلی ڕێبەر و برۆشەرەك و ڤیددیۆ و فلمەکانی خۆمان کردبی مارکتینگی بۆ بکەین چونکە ئەوانی تر پێویستیان بە لێکۆڵینەوە و پێویستیان بە دوواداچوون و چەسپاندن هەیە و شوێنەوار بابەتێکی حساسە ناکرێ هەموو کەس و هەموو کاتێک سەردانی بکرێت و بەڕەڵا بکرێت و پێویستی بە بکنە و پشکنین هەیە پێویستی بە تەسبیتکردن هەیە پێویستی بەوەی هەیە لە ڕووی زانستی هەموو قۆناغەکانی بردرێت دواتر بچێتە قۆناغی بە گەشتیاریکردن و گەشتیار ڕێگای پێ بدرێت سەردانی ئەم شوێنە بکە خۆ شوێنمان هەیە بۆ نمونە لەم چل شوێنەی کە من باسی دەکەم وەرە لە دۆکەوە پێدابین شکەوتی چارستینمان هەیە بە تەواوی نۆژەن کراوەتەوە ئێستا گەشتیاران کەوتۆتە ناوچەیەکی گەشتاریش گەشتیاران سەردانیشی دەکەن و دەشی بینن خنسمان هەیە هەر خۆی مۆزەخانەیەکی کراوەیە کە دەیان جۆر چالاکی شوێنەواری لە ناوی هەیە ئەو تیمانەی کە دێن بەردەوام سەردانی دەکەن و بۆ نمونە دێری ئەلقۆشمان هەیە دێر هورمز دێرێکی بەناوبانگە ئەو تیمانەی کە دێنە و گروپانەی کە دێن بەردەوام دەخرێتە ناو بەرنمەیان سەردانی بکەن شکەوتی شانە دەرمان هەیە بینەوە هەولێر قەڵای هەولێرمان هەیە بەردەوام ئەم تیمە بیانیانەی کە دێن ئەم گروپە گەشتیارە بیانیانەی کە دێن دەیانەوەی ئەم شوێنانە بینن بین بۆ سلێمانی قسکاپانمان هەیە کە نمونەیەکە لە شوێنە جوانەکانی شوێنەوار لە هەرێمی کوردستان بایەخێکی تایبەتی هەیە گەشتار دەوێ بیبینی گەشتار دەوێ قەڵای کەلار ببینیت یعنی شوێن هەیە نۆژەن کراوەتەوە ڕێکخراوە و ڕێگە پێدەدرێ گەشتار بینی ناکرێ بڵێن هیچ نەکراوە هەلا ئێستادا چەند تیمێکی بیانی لە زانکۆیەکانی بیانی لە شوێنەوارەکان کنە و پشکنین دەکەن بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی شوێنەوار کاری باش ئەنجام دەدەن و قۆناغی باش دەبرن شوێنەوار زۆر گرنگە بەڵام ئایا لە ئاستی خواستی گەشتیاردا هەیە ئایا زۆر باشە هەرێمی کوردستان مەبەستیان ئەم گوێیانە ببینن ئەمە گرنگە ئێمە بە پێی ڕێژەی هاتنی گەشتیاران کە لە ١٨ بۆ ناوچە سروشتەکانن ئێمەش پێویستە لە ١٨ بایەخ بەو جۆرە گەشتیارە بدەین و خواستی ئەو جۆرە گەشتیارانە لەبەرچاو بگرین زۆر باشە من خودی خۆم سەردانی ئەشکەوتی قسقاپانم کرد کاک نادر ینی نەمتوانی 5 خولەک لەوێ بمێنمەوە لەوەی کە خزمە گوزارێکی ئەوتۆی بۆ نەکراوە هاوڵاتی نووسینی لەسەر دیوارەکان نووسیوە شوێنەوارەکەی ناشرین کردووە و پیس و پۆخڵێکی زۆری پێوە دیارە ئایبێ گەشتیارێکی بیانی چ شێژێک لەم شوێنە بینێەوە ساڵێک تر ینی بەیادەوەریە جوانەکانی ئەو شوێنانە بگەڕێتەوە ینی ئەمە یەکێکە لەو گرفتانی کە من هاوڵاتیەکی کورد و حەزەکەم شوێنە مێژوویەکان ببینم نەمتوانی 5 خولەکتیا بمێنمەوە زۆر باشە لە ڕووی ڕیکلامیەوە کاک نادر ینی یەکێک لەو گرفتانی کە من بە گرفتی ئەزانم لەلایەن کەتەکەی ئێوە لە ڕووی ڕیکلامەوە هەستەکەم لاواز بن لە کەناڵە ئاسمانیەکاندا بۆی گەشتیاری بیانی بۆ شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان زیاد بکەن هیچ ڕیکلامێکتان نییە و ڕیکلامێکی جیانی پرۆفیشناڵ نابینی لەوەی کە لە میدیاکانی هەرێمی کوردستان کە لە چەندین وڵات پەخشی ئەگاتە چەندین وڵات گەشتیار ڕاکێشن بۆ خۆتان ینی بە نمونە وڵاتێکی وەکو تورکیای دراوسێمان ینی بە ڕیکلامکردن وای کردو وڵاتە لەسەر داهاتی گەشتیاری بژیت بۆ ئێوە بیرتان لەم ڕووە نەکردێتەوە نابینرێت و ئایا ئەگەر بیریشتان لێ کردێتەوە بۆ لە ئەرزی واقعا نایبینی زۆر ڕاستە ڕەخنەیەکە پڕ بە پێستی خۆیەتی و لە شوێنی خۆیەتی ئێمە لە ئێستادا هەر لەبەردەستی من لە ناو لاپتۆپەکەی من کۆمەڵێک ڕیکلامی زۆر باشمان هەیە و ئێمە پرۆژەیەکمان هەبوو پرۆژەی بە مارکێتینگە کە بڕێک بوجەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەرخان کرابوو 175 چالاکیمان لەو پرۆژەیە کردی یەکێکیان لەوانە بوو کە لەسەر ئاستی جیانە بتوانین ڕیکلام لە کەناڵەکان بکەین و ڕیکلام لە ڕۆژنامەکان بکەین ئەوەی ڕۆژنامەکان توانیمان جێبەجێ بکەین ئەوەی کەناڵەکان نەمانتوانین جێبەجێ بکەین لەبەر ئەوەی کە هەر کەناڵێک ڕوومان تێدەکرد پارەیەکی زۆر خەیاڵی داوا دەکرد پارەکەی ئەو داوای دەکرد بەقەت هەموو پرۆژەکەی ئێمە بوو یعنی بەقەت هەموو پرۆژەکەی ئێمە ئەو پارە لێک کەناڵی خەرج دەکرا بۆ نمونە کەناڵێکی وەکو جەزیرەیان BBC بەڕاستی ئەمانە گرفت بوون ئەو بوجەش بەشی ئەوەی نەدەکرد بۆ ئێمە ناچار بین کارەکانمان چالاکیەکانمان بە شێوازی تر بگۆڕین و هەر کاتێکیش توانیمان ببین بە خاوەنی داهاتێکی سربەخۆ بۆ دەستەی گەشت و گوزار لە ڕێگای یاساوە و
یەکێک لە ئیشەکان و چالاکیەکانمان مارکتینگ دەبی و دەبێت داهاتێکی زەبەلاحی بۆ تەرخان بکرێ هەتا بتوانین ڕیکلامێکی زەبەلاح و لەسەر ئاستی جیهانە بکەین. بەڵێ درستە لە ئێستادا ئەم گرفتەمان هەیە و بەڵام پێمان زانیان پێمان نەزانیە زۆر چاک پێی دەزانین و زۆر چاک دەزانین چۆنە لە بڕی ئەوەی ئێوە بۆ ئەم پرۆژەیە نەوەستێ ئەم ڕیکلامە نەوەستێ کەناڵە ئاسمانیەکانی خۆمان لێرەوە دەست پێ بکەن تا دوجار بودجەیەکتانە بێت لە کەناڵە جیهانیە ناودارەکانیش دەست پێ بکەن جارێ لە کەناڵە ئاسمانیەکانی خۆمان کە لە چەندان وڵات پەخشەکەیە بینرێت لێرەوە دەست پێ بکەن دوجار بڕۆن بۆ کەناڵی تری جیهانی. بەپێی سیاسەتی ئێمە کەناڵی کوردی دەبێت ڕیکلامی زیاتر هۆشیارکردنەوە و ناساندنی شوێنە گەشتیاریەکان بۆ هاوڵاتیانی خۆمانی تێبکەین. 2013 کە ئەم دەرفەتەمان بۆ ڕەخسا کۆمەڵێک ڕیکلاممان کرد و هەموو لە ئەرشیفی مندا هەیە و لە بۆنەکان و لە جەژنەکانە کارمان تێدەکرد. بەڵام بابینەوە سەر بابەتەکەی خۆمان ئەوەشیان هەر درستە قسەیەکی تەواوە بەڵام دیارە ئێمە تێبینیمان هەیە لەسەرەوەی جارێک گرنگی بە گرنگتر دەدەین. ئێمە گرنگیمان بەوەیدا لە سۆسیال میدیا بتوانین ڕیکلامێکی باش بکەین. خۆی ئێستا کە ئەپلیکیشنێکمان هەیە ئەو ئەپلیکیشنە لە ئەوروپا لە ئەمریکا لە هەر شوێنێک کابی گەشتیار دەتوانێت لە ڕێ ئەپلیکیشنەکە بگات بە هەرێمی کوردستان و بە ئاسانتری شێوە. ئێمە لە سۆسیال میدیا کۆمەڵێک ڕیکلامان لە پەیجی ئینگلیزی و لە پەیجی عەرەبیمان کرد تەنانە لە پەیجە کوردەکانیشمان بۆ هاوڵاتیانی خۆمان کردن. هەر بەوەشە توانی ومانە ئێستا زۆرترین شوێنی نەبیندرا و نەبیسترا و لەو چەند ساڵەی ئاشکرای بکەین و گەشتیاری هاوڵاتی هەرێمی کوردستان خودی خۆی کە شارەزانیە تەنانەت دەوروبەرەکەی خۆش شوێنەکەیان نەدەزانی لە ڕێی ئەو کارانەی ئێمە کە کردمان بە هاوکاری چەند کەسێکی دڵسۆزی ئەم وڵاتە بیناسێن. بۆ نمونە 2 ساڵ پێش ئێستاکە نەدەزاندرا گەری شێرانە چییە و چی تێدا گەشتیار سەردانی دەکات و پرۆژەی تێدەکرێت و تەنها زۆر باشە ببوورەکە پێم بڕیتی تەنها 2 خولەکەم لەبەردەستا خولەکێکە دەمە بەڕێزت و پرسیارێکدا ڕاستاکەم ئەمە بزانم ئێوە چیتان کردووە بە دوواداچوونتان بۆ حاڵەتە چیە تەمان گەشتیار کە ڕوو لە هەرێمی کوردستانەکە دەبێ بێگومان پاراستنی پایی کۆمەڵایەتی و ئاینی کۆمەلگەکەی خۆشن لە بەرچاوبێت لەوەی کە بۆ نمونە بەشێک لە گەشتیارەکان بۆی هەیە لە ڕێگەی گەشتەکەیەوە مادەی هۆشبەر بڵاو بکاتەوە یاخود لەشفرۆشی لە کۆمەلگەی کوردیا زیاد بکات. ئێوە ینی بۆ ئەمە چیتان کردووە ڕێگریەکانتان چیەوە بە دوواداچوونەکانتان بۆم حاڵەتە هەیە لە ماوەی خولەکێکدا سواس دەکەم. ئەو ڕێگای ئێمە گرتومان هەبەر کە لە ڕێگای کۆمپانیاکانی گەشتیاری گەشتیار بێت ڕێگا لەم سەرپێچیانە دەگرێتن و بەرپرسی یەکەم کۆمپانیا گەشتیاریەکانن و کۆمپانیا گەشتیانەکان یەکەم جیهەت کە پەیوەندی پێوە دەکەن و مۆڵەتی لێوە دەکەن گەشتیار بێنن دەستگا ئەمنیەکانن و لەوێ کۆنتترۆل دەکرێن و ئێمە بەردەوام وتومانە ناکرێ هیچ چالاکیەک یان هیچ دیاردەیەکی نەخوازرا و لە ڕێگای گەشتیارە و بێناو و ناوبانجی گەشتیار خراپ بکرێت و دوجار وا بکرێتێ گەشتیار نێت بۆ هەرێمی کوردستان. هەر لەبەرەوە بوو لە ساڵی 2014 لە ڕێگای تاکەوە گۆڕیمان بۆ ڕێگای گروپی گەشتیاری لە ڕێگای کۆمپانیا گەشتیارەکان کە ئەمە و چەند بابەتێکی تر هەبوو ببنە هۆی چارەسەرکردن بێگومانی چارەسەر بوون دەستخۆش حاڵەتی وە دەستخۆش نەبووە. کاگارام ئێوە دڵخۆشن بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کەرتە لە داهاتوودا پشگیریتان نەکات و بوشانەوەی بەرچاو بەخۆ دەبینێت لە هەرێمی کوردستان؟ من دڵنیام ئەگەر جێگەی باخی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە دەستەی گەشتوگوزاری بۆ دانەنەوە زەران بودجێ تایبەتی بۆ دانەدەنا لە سەدا 20 داهاتی کۆی گشتی ئەم کەرتەی بۆ خۆی خەرج نەدەکردەوە لە دەستگاکانی خوێندنە لە ئاستی ناوەندی و دواناوەندی و زانکۆ پەیمانگەکاندا بەشی کاریگەڕی گەشتوگوزاری نەدەکردو کاتە بۆتە جێگەی باخی حکوومەت بەڵام کۆمەڵە گیرگرفت لە ڕێگەهەن پشت بەخەوانی چاک دەبن. لەسەر پرسیاری پێشتریش کە گلیت کرد لە ئێمە کە بۆ لە کەناڵە ناوخۆیەکانەوە دەست پێ ناکەن پێم خۆشە گلەیە من مامۆستا نادرەوە سپاس بۆ کەناڵەکان قسێکە بەڵام منەوە گلەی لە سەرجەم دەستگا ڕاگەاندنەکانی هەرێمی کوردستان دەستگاکانی کە خاوەن سەتەلایتین ئەو گلیە بکەم کەمان لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا دەیان ڤیدۆی سپۆت ڤیدۆی تایبەت بە ڕێکلامی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستانمان دروست کرد و دامان بە سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن کە هاوکاریمان بکەن بە درێژای ماوەی ساڵ یا خود هیچ نەبێت لە ماوەی کاتی بۆنەکان و بەهار و جەژنەکاندا ئەم ڕێکلامانە دابەزێنن بەڵام بەداخەوە هیچ هاوکار نەبوون سەرجەمیان داوای مقابلیان لێ ئەمە دەکرد. تەنها یەک کەناڵ پێم خۆش نەیە هیچ کەناڵێک بێنم تەنها یەک کەناڵ هاوکاری ئەمەی کرد ماوەی 2 ساڵ
بەبێ بەرام بە ڕێکلامەکانی دابازن پێش کاتێمە گلی لە خۆمان بکەین لە کەناڵەکانی خۆمان بکەین ئەو کات باگلی لەوە بکەین کە بڵێن بۆ لە کەناڵەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە ڕێکلام ناکەین. زۆر باشە دەستخۆش بێگومان بۆەوەی کە ئەو ئامانجەی خۆت بپێکی و گرنگی بەوەی خۆ بدەی بێگومان بە جارێک و دووجار هیوادارم سار نەبنەوە لەگەڵ میدیاکان کۆنتاکت بکەن بێگومان میدیاش پارادا بۆ هەر چرکەیەک وەردەقەیەکی لە پەخشی سەتەلایتە پارادا ئێوەش بێگومان ئەو بڕەهاوکاری بکەن بێگومان کەناڵەکانی کوردی خۆشمان بای ئەوەنە لایەنی ئەگە لە ڕۆژەکە دەجار دابەزێت یعنی تەنها سی خولەکەکە مقابلی سێ گۆرانیەکە لە کەناڵێکدا دابەزەگەر سێ گۆرانی کەمتر بکرێت من لێرەوە هیوادارم کەناڵەکان ئەمە بە گرنگ بزانن بەڵێ زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان نادر ڕۆستی وتێبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە بەڕێز ئارامشوانی ڕاگەاندنی گەشت و گوزاری سلێمانی لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەتان دایەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بینەرانی خۆشەوی سپاس بۆی تاوکو ئێستا بینەری ئێمە بوون بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش.